سێهەم نەمانی کەسایەتیتە، ئەو کەسەی کە بۆ غەیری خوا ئیشەکە زوو کەسایەتیەکەی لە دەسەچ، چونکە ڕیاباز زۆر زوو کەشفە بێ، لای خۆی کەشف نەبووە، بەڵام لای ئەوانی تر زوو کەشفە بن. دەجار خێر بکەی لەبەر ڕیابازی کەشفە بێ، دەجار قسە بکەی لەبەر خاتری خوای گەورە نەبێ کەشفە بێ، 5 مەقالە بنووسە لەبەر خاتری خوای گەورە نەبێ کەشفە بی. دوای کە بکەشف بووی خەڵک ئەزانێ کە تۆ خەڵک ڕاستە لە دڵ و دەرونی یەکترانی، بەڵام خەڵک ئاسەواری ڕیابازیەکە بینێ، هەروەکو ئاسەواری نیفاقەکە بینێ. خوای گەورە 30 صفەت زیاتری باس کرد باسی منافقەکان لە قورئانە، خۆی مەچوزانینەوە کەسە منافق، ئەڵێن صفات و سیمای منافقی پێوەیە، هی دوو ڕوویەکە بەو شێوە کە دەرەکەوێ، ڕیابازیش بەو شێوە سیما و صفەتی دەرەوەی ئاشکرایەکە کە بەو شێوەیە. ئەنجا خەڵک ڕێزی لێ ناگرن، چونکە ئیتر کەسایەتیەکی پارسەنگ نییە، کەسایەتیەکی دامەزراو نییە، شخصیەتێک نییە کاریگەری مابێ. ئەبوو ئەیوبی ئەنساری ڕەحمەتی خوای لێبێ، ڕزای خوای لێبێ، سەحابەیەکی بەڕێزە، ئەفەرمێ ئەو کەسەی کە بۆ خوا سڵحاوە، من صلحت نیەته لله تعالى كفاه الله تعالى ما بينه وبين الناس. هەر کەسێک بینی خۆی و خوای پەروەردگار نیەتی پاک کاتەوە بە نیازی پاک و بە مەبەستی پاک ئیشەکانی بکە لەبەر خاتری خوای گەورە، خوای گەورە بین و خۆی و خەڵکەکە چاکەکە. إن الذين آمنوا وعملوا الصالحات سيجعل لهم الرحمن ودا. ئەو کەسانی ئیمانیان هێناوە کردەوە چاکەکانیان کردووە کە شەرع پێی چاکن، ئەوە خوای پەروەردگارە فەرمێ سيجعل لهم الرحمن ودا. خوای گەورە خۆشەویستیەکیان بۆ دروستەکەی خاتە ناخی دڵ و دەرونی خەڵکەکەەوە کە بەرامبەری خۆشیانەوێ ئەو کات. بەڵام بەعەکسەوە ڕیاباز خەڵکەکە خۆشی ناوێ، مجامەلەش یەکەن، لە مەجلیسەکە قسەی لە قسەیان ناکەن یا لە ڕوویان ناکەن، بەڵام هیچ کاریگەریەکی لەسەریان نامێت.